ئێمە وەک پارتی ئیرادەی نیشتیمانی تورکمان یەکەمین کارمان ئەوەیە کە ئەو ماف و ئیمتیازانە بۆ نەتەوەکەمان بەدەست بهێنین. ئێمە ئەوە دەزانین کە کێشەی کۆتای تورکمان بەشێکیان دەگەڕێتەوە بۆ هەندێک لەو پارتە تورکمانیانەی کە پەرلەمانتاریان هەیە لە پەرلەمانی کوردستاندا و ئەستەمە ئینکاری لەو ڕاستی تاڵە بکرێ. بەڵام لەگەڵ ئەمەشدا پێویستە سیستەمێکی ڕێک و پێک بۆ کۆتای پێکهاتەکان و تورکمان دابدرێت. ئێمە لەوەش دڵنیاین هیچ حزب و لایەنێکی سیاسی لەگەڵ نەمانی یاخود دابشکردنێکی سیاسیانەی کورسی کۆتا نین. لە هیچ وڵاتێکی دیموکراسی و نیمچە دیموکراسیدا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن بۆی نییە شێوازی هەڵبژاردن و دابشکردنی کورسی دیاری بکات، بەڵکو کۆمیسیۆن تەنها ئەنجامدەر و ڕێخەری هەڵبژاردنە. خۆگەر ئەمە کاری کۆمیسیۆن بێ، ئەی پەرلەمان و پەرلەمانتاران کاریان چییە؟ بۆیە لێرەدا دەپرسم، ئاخۆ کۆمیسیۆن یاسادانەرە یاخود پەرلەمان؟ ئێمە پێمان وایە هۆکاری ئەم جۆرە دابشکردنە بۆ نەهێشتنی کاریگەری و نفوزی نەتەوەی تورکمانە لە هەرێمی کوردستاندا. لایەنێکی سیاسی ئیدعای ئەوەیان دەکرد کە 11-0 بەشداری هەڵبژاردن دەکەن. باشە، من پرسیارێک دەکەم، لە کاتی دابشکردنی کورسی کۆتاکان خۆیان لە کاتی دابشکردنی کورسی کۆتاکان خۆیان چەند بە 0 بەشداری هەڵبژاردن دەکەن؟ و داوا لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەکەم، ئەگەر هاتوو خوا نەکردە دابشکردنی کورسی کۆتاکان چووە بواری جێبەجێکردنەوە، تورکمانەکان بە پۆستی سیادینی و حکوومەت و سەرۆکایەتی هەرێم تەعویز بکرێنەوە.